بەڵێ بڕیارەکە چەند بابەتێکی لە خۆ گرتبوو و یەکێک لەوانەی کە یاخود ئەو سێکتەرانەی کە ئەتوانین بڵین تایدا سوودمەند ئەبن ئەو کاسبکارانن کە لە ڕووی باجەوە لە وەزارەتی دارایی و ئابووری یاخود کەمکردنەوەیان بۆ کرێت لێ خۆشببوونی بۆ کراوە کە بە بڕیاری مەسرور بارزانانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کە دوێنێ ئەم بڕیاریان دەرکرد. زیاتر سەبارەت بە بڕیارەکە قساکەین لەسەر سێکتەری کاسبکاران و ئەو کەسانەی کە دەبێت باج بدەن و پیشەوەرن. هەر بۆ مەبەستە دکتۆر کەمال وەرچی بەڕێوەبەری گشتی باج لە وەزارەتی دارایی و ئابووری لەگەڵمان ئەبێت و گفتوگۆی زیاترەکەین. بەخێر هاتی دکتۆر. زۆر سپاس. پێش هەموو شتێک بابزانین ئەمە یەکەم جارەکە لێ خۆشبوون بۆ پیشەوەران و کاسبکاران دەردەکرێت و بەم ڕێژێ یاخود پێشتر هەبووە ئێستا دووبارە لێ خۆشبوونە بە ڕێژەیەکی زیاتر. بەناوی خی گەورە و میهرەبان سەرەتا زۆر سپاس بۆ ئەوێ بەڕێز سپاس بۆ بینەرانی کەی 24. طبعاً ئەو بڕیارە جاری یەکەم نییە جەنابی سەرۆکوەزیران بڕیارێکی لەم چەشنە دەربکات. طبعاً لە سۆنگەی پەرۆشی و خەمخۆری بۆ بازدەرانی هەرێمی کوردستان و هاونیشتیمانیان بەگشتی هەروەها بەڕەچاوکردنی بارودۆخی ئابووری قورسی دارایی ئێستای هەرێمی کوردستان و بە تایبەت کەم دەرامەتان و چینی مامناوەند ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان خودی جەنابی سەرۆکوەزیران ئەو بڕیارەی دەرکرد. طبعاً ئەو بڕیارە لە کات و ساتێک و زۆر گونجاودا درا لەبەرەوەی کوردستان بە قۆناغێکی زۆر سەختی داراییدا تێپەڕ دەبێت. ئەمە لەلایەکی دی لەو کاتە ئەو بڕیارە دەردەکرێت کە گەنجینەی هەرێمی دارایی کوردستان لە بارودۆخ و وەزعێکی زۆر خراپدایە. ئەو بڕیارە کە دەردەکرێت بە ملیارەها دینار لە پیشەوەران و کاسبکاران و کارسازانی هەرێمی کوردستان حکوومەت لیان خۆش دەبێت لە پێناوی ئەوەی تۆزێک هاوکاریان بکات، ئاستەنجی بەردەم ئیش و کار و کەسابەت کەم کاتەوە، چونکە لێتە ناشارینەوە بات مافی گشتیە و بە تەقادم کۆتایی نایێت. یعنی ئەو مافەیە کە سقوط نابێت بە تەقادم، یعنی ئەگەر 20 ساڵیش بازەرێک بازەکەی نەدات پێویستە هەر بیدات، چونکە بە یاسا ڕێکخراوە. هەتا ئەنجومەنی وەزیران و خودی جەنابی سەرۆکوەزیرانیش دەسەڵاتی ئەوەیان نییە لە بازە بنەڕەتێکە خۆش ببن، بەڵام باز ئەگەر لە کاتی خۆی نەدرێت سزا و سوویرێتە سەر. بۆ نمونە کەسێک ئەگەر 10 ملیۆن دینار بازی لەسەر بێت ئیساڵانی ڕابردوو کە کەڵەکە بۆ لەسەری ئەوە هەمووی باز نییە، نزیکەی 3 هەتا 4 ملیۆن دینار ئەو باجە سزا و سووی واکەوتنە. کەواتە ئەو بڕیارە کە دەردەسی کە کەسێک بە هۆکاری ئەو لە دەرەوەی وڵاتە یان نەیتوانێت بازەکەی پاکتاو بکات لەبەر بارودۆخی قورسی دارایی یان لەبەر نەخۆشیان لەبەر هەر هۆکارێکی دیکە. دکتۆر من مەبەستم لە پرسیارەکە ئەو بوو ئەم جارە ڕێژەی لێخۆشبوونەکە کە لە 120 لە جارەکانی تر زیاتر بووە. نەخ 120 نییە، کۆی گشتی ئەو سزا و سوانەی کە لەسەر بازدەر کەڵەکە بووە لە ساڵانی ڕابردوو نەیتوانێت لە بازدەر لە کاتی خۆی ئەو بازە پاکتاو بکات لە کۆی گشتی ئەو سزا و سوانە خۆش دەبین. 120ەکە مەبەستت لە ئاو و کارەبا و ئەو بابەتانەیە لەوێ 120ەکەی وێندەر لە بنەڕەتەکەیە لە ڕسمە بنەڕەتەکەیە. بەڵام ئەوەی باز لە کۆی گشتی ئەو سزا و سوانە خۆش دەبی حکوومەت کە لەسەر بازران کەڵەکە بووە کە ڕێژەکە 1 ملیارها دینار. باشکان باش دەرانن ئەوانەی کە ئێمە ئێستا باسی لێواکەین ئەڵێن شمولی کاسبکارەکان و پیشەوەرەکانەکات. کام کاسبکار و پیشەوەرانە شمولیانەکات و چۆن شمولیانەکات؟ طبعاً هەر کاسبکارێک، هەر کارسازێک، هەر پیشەوەرێک ساڵانە بە قانون بازی لەسەرە. زۆربەی زۆری بەهۆی ئەو قەیرانەیەک لە دوایەکەکانی کە لە ماوەی ڕابردوو بەسەر کوردستان داهات بەشێکی کە مستەناع بوو دروستکرا بوو بەشێکی سروشتی بوو بۆ نمونە کۆڕۆنا خەڵک نەیتوانی لە کاتی خۆی بازەکانیان پاکتاو بکات، بە تایبەتی پیشەوەران ئەوانەی کە دەخلیان مەحدودەیان چینی مامناوەندیشن. ئەو بڕیارە بە ڕێژەیەکی زۆر بەرچاو کار ئاسانی دەکات بۆ ئەوەی باری سەرشانی ئەو بازرانە سوور بکات بۆ ئەوەی بتوانن کە حکوومەت نزیکەی کە باسم کرد کە کەسێک 10 ملیۆنی بازی لەسەر بێت لەو 10 ملیۆنە هەمووی باز نییە، نزیکەی 3 هەتا 4 ملیۆن دینار سزا و سووە لەسەری کەڵەکە بووە. کەواتە نزیکەی 180 کۆی ئەوەی بڕا تۆتەڵی کە نهایی لەسەرەتی حکوومەت لێ خۆش دەبی لە پێنا ئەوەی کە کار ئاسانیان بکە. هەروەها بەبیر جەنابتان دێنمەوە کە ئەوەی بازاری لەنگە کە لەو ئاخیرانە سوتا جەنابیان ئەمری کرد کە لە کۆی گشتی باز و سزا و سوو لە ئەو ساڵە خۆش ببن
کە لە سەریانە ئێستا هەروەها ساڵی پاریس 130 ئەو بازەی کە لە سەریان کەڵەکەەوە کەواتە ئەو بابەتە ئیلەنگە تایبەتە بەڵام سزا سوەکەیدی هەموو بازران دەگرێتەوە. دکتۆر بوو خۆی پاکتاوکردنی باج ساڵێک ئەبێت تێپەڕێت لە کۆی ئەوەی کە دەستکەوتی ئەو پیشەوەرە بووە لە کۆی ئەوە باجەکەی ئەدات. ئەگەر هاتوو لە ماوەی ساڵەکە نەیدا چوە ساڵی دوو هەمەوە چەندێک سزا ئەچێتە سەر یاخود سووی ئەچێتە سەر؟ طبعا دوو جۆر سزایە سزایەکیان ئیدواکەوتنە بۆ نمونە کەسێک مڵکێکی بەکرێداوە ئەتە سیویەکی 12 دەبێت ئەو بازەی پاکتاو بکات کە لە 12 کرێک بۆ حکوومەتە ئەگەر لە کاتی خۆی ئەو بازەی نەدا کەوتە ساڵی ئایندە بۆ نمونە ئێستا 24 کەوتە 25 سەتادە سزای دواکەوتنی دێتە سەر کە پابەند نەبووە ئەو بازرە لە کاتی خۆی طبعا ئەوە نەسی قانونە قانون دایناوە قانونەکانیش کۆنن هێستانیە. بەشی دووەمی ئەو پارەیە کە دەبیتە ماڵی گشتی کە دەبیتە دەین لەلای ئەو کەسە کە دەبیتە قەرز ئەو قەرزە سزا و سووی بانقی بۆ هەر مانگێک سەتایەکی دێتە سەر وەکەواتە 112 سووی بانقی دێتە سەر و 100 پێبژاردننی ئەوەی کە لە کاتی خۆی بازەرەکە پابند نەبووە بەدانی بازەکەی کەواتە دەکاتە 122 هەروکو باسم کرد ئەگەر 10 میلیۆن کەسێک قەرداربی ساڵانی ڕابردوو لەو 10 میلیۆنە 3 هەتا 4 میلیۆن دیناری سزا و سوە لە سەری کەڵەکە ئەو بڕیارێکی زۆر باشە لە بەرژەوەکە بڕیارێکی باشە کەی ئەم بڕیارە ئێوە دەستەکەن بە جێبەجێکردنی طبعا ئەو هەر بڕیارێک کە دەرسی وەزارەتی مالیە ڕێنمایی پێویستی پێدەردەکات هەر لەگەڵ دەرچوونی ڕێنمایەکە طبعا لەو ڕۆژەی کە بڕیارەکە دەرچووە لەو ڕۆژەوە حیساب دەکرێت و بڕیارەکەش ئەسەری ڕستئیە بۆ ساڵانی ڕابردوو بۆ هەموو ساڵانی ڕابردوو کات بازدەرێک ئەگەر لە دەرەوەی وڵاتیان لە ناو وڵاتیشەکە نەیتوانێت لە بەرهەر هۆکارێک بازەکەی پاکتاو بکات ئێستا دەتوانێت بێت سەدای دامدەزەکانی باز بکە سوود لەو بڕیارە ببینی بڕیارەکە زۆر وەکو باسم کرد لە کات و ساتی گونجاودا بوو کە تەوقیتەکەی تەوقیتێکی ناسکە دەمێ بزانم باشدەران چەند قەرزاری حکوومەتن سایەکی دقیقمانێ لەبەرەوەی سیستەمی ئەلکترۆنی داتابەیس تا ئێستا بە تەواوی جێبەجێ نەکراوە ئێستا لە عقار دەستمان پێکردووە لە مەبیعات دەستمان پێکردو بەڵام سیستەمەکە بە تەواوی تەواو نەبووە من پێت بڵێم ڕێژەی ئەوەندە خەڵک باس قەردارە بەڵام ڕێژەیەکی یەکجار زۆرە بە ملیارەها دینارە لەو ملیارەها دینارە بەشێکی زۆری سزا و سووی دواکەوتنە باسی مەبیعاتت کرد لەسەر خان و بەرش ئەو باجانەکە مەکرێتەوە ئەو لێ خۆشببوونەوانی شەگرێتەوە هەموو بازێک دەگرێتەوە خان و بەرەبی کۆمپانیابی پیشەوەربی کاسبکاربی بەڵام بەتایبەت کە لە بڕیارەکە هاتووە بڕیارەکە بۆ لە بەرژەوەندی چینی هەژار و کەم دەرامەت و خەڵکانەیەکە لە چینی مامناوەندن ئەوەی کە گرنگە لە باسی کاتەکەیەتی ماوە ڕەنگە بۆ کرێ ئاو کارەبا ماوەیەک دابنرێت هەندێک جارش درێژ بکرێتەوە باجیش بە هەمان شێوە یاخود باج ئەو ماوەیی نییە و ماوەکەی هەمیشە فری و کراوە نەخێر باجیش ماوەیەک دیاری دەکرێت عادەتەن 3 مانگ 6 مانگیان هەتا سەری ساڵ مدەیەک دەدرێت بە خەڵک چونکە هەندێک خەڵک هەیە لەوانەیە لە دەرەوەی وڵات بێ هەندێک خەڵک لەوانەیە ئێستا توانای دارایی ئەو تۆ نەبی بتوانانی بازەکەی پاکتاو بکە مدەیەک دەدرێت بەڵام ئەو مدەیەش کراوە نییە هەتا سەر هەتا یعنی بڵێ ئەو پەڕی 3 مانگ 6 مانگیان هەتا سەری ساڵ عادة لخلال سنەی دارایی بەنسبەت زەریبەی دەخر 36 و بەنسبەت زەریبەی عقار 12 بەڵام عادة هەتا من پێشبینی دەکەم لە تعلیماتەکە ئێمە هەتا سەری ساڵ ئەو بڕیارە مەشمولی سەرجەم بازدەران بکات بۆ ئەوەی زۆرترین خەڵک سوودمەند بێ لەو بڕیارە و ئەو بڕیارە دووپاتی دەکەمەوە چونکە زۆر کەس لەوانەیە وەکو پێویست هۆشیاری بازدان لە ئاستێکی زۆر خراپدا لە هەرێمی کوردستان ئەو بڕیارەکە دەردەچی لە بەرژەوەندی خەڵکەوە لە پێناوی خەڵکەوە لە بۆ خەڵکە و پێویستە خەڵک بەڕاستی بەپیل ئەو بانگەوازی و داواکاری بێن چونکە ئەو بارە هەر لەسەر شانی هاوڵاتیە ئەو مدەیە ئەو پارێز قوت ناکات بە تەقادم بڵێ ساڵێک 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ چونکە ئەو بابەتێکی دەستوری قانونیە دەستور دەڵێ باشە باز بە یاساڕێک دەخرێت یعنی ئیلا بە یاسات و دەتوانی باز پاک ئەوە بکەیت باشە دکتۆر ئەم باجە یاخود ئەم لێ خۆشببوونی کە بۆ ئەم باجە دەرکراوە ئەمە تەنیا کاسبکاران و پیشەوەران ئەگرێتەوە یا باژەرە گەورەکان ئەگرێتەوە کۆمپانیاکان ئەگرێتەوە کارگەکان ئەگرێتەوە یاخود بۆ ئەو چین و بۆ ئەو توێژەیەەکە لە ڕێنمایەکە لە نووسراوەکە ئەنجومەنی وەزیران دەڵێ کاسبکار و پیشەوەر و کەم دەرامەت ئەوزات پیشەوەر و کاسبکار و کارساز هەمووی دەگرێتەوە ئەگەر بە
المطلق يجري على إطلاقه بەڵام ئەو دەکەویتەوە لە ئەو تعلیماتە لە وەزارەتی دارایی دەردەسی پێش حەدەز نەکەوین بەڵام ئێمە حەزمان لێ سەرجەم هاوڵاتیان بگرێتەوە بۆ ئەوەی ینی ئەساسێک بنیاتێک دابدرێت بۆ ئەو خەڵکانی کە قەرداری باجت پارەی حکوومەتیان لەلایە بتوانن پارەکانیان پاکتاو بکەن بازەکانیان بدەنەوە چونکە لەوانەیە خەڵکێکی یەکجار زۆر هەبی پارەیەکی زۆری لەسەر شانی کەڵەکە بووبی و نەیتوانێت ئەدای بکە و پاکتاوی بکات بۆیە ئەمە وەکو وەزارەتی دارایی و بەڕێوەبەری گشتی بازەکان پێما باشە سەرجەم بازرگانی هەرێمی کوردستان بگرێتەوە و بە ماوەیەکی درێژش بی و تاکیدم جەنابی سەرۆکی حکوومەتیش مەبەستی ئەوەیە خزمەتی سەرجەم تونی توێژەکانی کۆمەلگا بکە و بە تایبەت چینی کەم دەرامەت و هەژار. بەڵێ ئێمە سپاس دەکەین دکتۆر کەمال وەرچی بەڕێوەبەری گشتی باج لە وەزارەتی دارایی و ئابووری لەگەڵمان بوویت سپاس دەکەم. زۆر سپاس بۆی بەڕێز.